ئەمە سازانی ئەم فیستیڤالەوەیە کە شارەزای بەهرەکانی خوێندکاران بین بەدەر لەوەی کە ئەیزانن لە پۆل و لە هۆڵی خوێندنە چ چالاکیێکی تر چێت دەستڕەنگینێکی تریان هەیە کە بتوانن گزارشتی لێ بکەن و بەکاری بێنن لە ژیانی ڕۆژانەی خۆیانە لە دوای خوێندن. ئەمڕۆ ئەم چالاکیانە چالاکی هونەری و چالاکی کەلتوری و چالاکی زانستی تایە هەرێکەی بە شێوەیە خوێندکارانمان چالاکیەکانی خۆیان دەستڕەنگینی خۆیان نمایش ئەکەن و دواتر پێشبڕکەی تیا ئەکرێت و لە پێشبڕکەکە خەڵات دابەشەکرێ بەسەر یەکەم و دووەم و سێهەمە وەکو وتم چالاکی هونەری تایە چالاکی زانستی تایە چالاکی کەلتوری تایە بە تایبەتی لە بواری زانستیەکە ئەو توێژینانەی کردویانە بە کۆمەڵک ڕسم وێنە و دواتر لەسەر ئەوە پێشبڕکێ ئەکرێ دیبەیتی زانستی پێشکەش ئەکرێ کاری پێشانگای وێنە و جلوبەرگ ئەکرێت هەروەها لایەنی ماڵداری و خواردنیشی تایە چالێکەکە لە ڕاستیە فیستیڤالەکە بۆ ئەوەیە کە ئەمە بەرهەرەی خوێندکاران بواری پێ بدەین لە پاڵ خوێندنە بتوانن گزارشتی لێ بکەن.